بانیتان باش مێدەوارم هەموو لایەک دوور بن لە پژێشە بەڵام تەوەرەکەمان هەم لەسەر پژێشە هەم لەسەر هۆکارەکانێتی هەم خۆپاراستنیشە لە پژێشە بۆ مەبەستە میوەنداری بەڕێز دکتۆر ئازادم کردووە کە پسپۆڕی نەشتەرگەری مێشک و دەمار و بڕبڕی پشتە دکتۆر بەخێر بیت زۆر سپاس پژێشە نەخۆشیە یاخود نیشانێ بۆ نەخۆش بەڵێ پشتێشە کێشەیەکی زۆر باوە هەموو کەسێک لە تەمەنیدا احتیمال زۆرە تووشی بێ پشتێشە زیاتر نیشانەیە بۆ بوونی چەند نەخۆشیەک پشتێشە لە هەموو تەمەنێکە ڕوودەدات بەڵام زیاتر لە تەمەنی گەنجە 20 ساڵ هەتاکو 40 ساڵ زیاتر وەکو نیشانەی نەخۆشیەکانە و هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ زیاتر هۆکاری ماسوولکەی لە 1970 هۆکاری ئازاری پشت پەیوەستە بە بوونی ئازار لە ماسوولکەکان باشە بە وای لێ بکەین بە جۆری تەمەنەکان لە کەسێکی بە تەمەنە هۆکاری پژێشە بەگشتی چییە؟ بەڵێ پێش ئەوەی باسیەوە بکەین ئێمەوا باشتە تێبگەین کە ئایا پشتێشە چەند جۆری هەیە پشتێشە دوو جۆری هەیە جۆری یەکەم پێی ئەوترێ پشتێشەی کورتخایەن لای ئێمە کورتخایەن مەبەستمان ئەوەیە کە ئازارەکە بۆ ماوەی کەمتر لە 3 مانگ بەردەوام و ئازاری درێژخایەن ئەو نەخۆشانن کە ئازارەکەیان لە ماوەی 3 مانگ زیاترە وە گوتمان زۆربەی ئازارەکان ئازاری کورتخایەنن لە تەمەنی گەنجان بەڵام ئەگەر هاتوو ئەم ئازارە لە 3 مانگ زیاتر بەردەوام بوو و تەمەنیشیان لە سەر و 50 ساڵەوە بوو ئەوە پێێتێ ئازارێکی درێژخایەن بۆیە لەت بەپی تەمەنەکان ئازارەکە ئەگۆڕێ لە تەمەنی سەر و 50 ساڵ زیاتر ئازارەکە بە بۆنەی توشببوونی نەخۆشەکەیە بە کلس ئاوساوی و هەوکردنی جومگەکانی فەقەرات یاخود ئەوەی کە پێی ئەوترێ ئینزیلاق لەناو خەڵکدا ئەوی مەلەوان بێت تووشی پژێشا بێت تا چەند سوودی هەیە بەڵێ طبعاً بۆچی ئەم کەسانە تووشی ئازارە بن یەکەم هۆکار خراپی ڕێکی بەڵێ نەخێر خراپی بەکارهێنانی جەستەیانە لە نەوعی دانیشتن لە نەوعی ڕۆشتن لە نەوعی قورسایی هەڵگرتن لە نەکردنی وەرزش تاوان مەلەوانی ئێمە زۆربەی کات بە نەخۆشەکان دەڵێن کە ئازاری پشتیان هەیە باشترین ڕێگە بۆ چارەسەرکردنیان چارەسەری سروشتی یاخود وەرزشکردنە ئەویش ئێمە مەلە بە یەکەم وەرزشدا ئانین هەموو بەڵێ هەموو ماسوولکەکانی لەش لە کاتی مەلەکردندا بەیەکەوە ئەجوڵن بەمەژوا لە ماسوولکەکانەکە ئاکتیڤتر ببن ئەو قوفڵبوونی لە ماسوولکەکانی پشتا هەیە بکرێتەوە باشە دکتۆر بێگومان ئەمە بینەرانی خۆشەویست ئاگادار کە مەسا لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پێیجی فەرمی کورسا توان پرسیارەکانم نووسنومیش ڕاستەخۆ وەڵامیان بۆ وەرگرم کۆمەڵێک پرسیاریش هاتووە ئەمەوێ یارمەتی بینەران بین لە هەندێک چارەسەرە ئەڵێ یەکێ لە پرسیارەکان ئەوەیە گەر ئازارێک لە پشتا دروست بێ و ماوە بێت هۆکارێکی تایبەتی هەیە واتە ئازارەکە بڕات و بێت چۆن ڕۆژێ هەبێت و هەفتەیەک نەخێر وە گوتمان ئێمە پێشتر ئازارەکان ئەگەر کورتخایەن بێت ترسی نییە ئەگەر هاتوو ئەو ئازارە لە شەودا بوو لە کاتی خەوتنە نەخۆشەکەی خەبەر کردەوە یاخود ئەو ئازارە لە زووتای لەگەڵا بوو کێشی نەخۆ ئەو کەسێک کە ئازاری هەیە کێشی دابەزی یاخود ئەو ئازارە تەنها لە پشتیدا نەبوو یای لە قاچەکانی قاچیشی سڕ کرد ئەو کاتە وا پێویستەکە ئەو کەسە سەردانی پزیش بکە بۆ ئەوەی هۆکاری ئەم ئازارە دەستنیشان بکە پرسیارتر هاتووە ئەڵێ لە بەشی سمتی ئەو کەسە ئازارەکە هەیە و ئەچێتە لای تاژێر پێی ئەڕوات بەڵێ هەمان هۆکارە وڵ ئەو بە پێی تەمەنەکە ئەگۆڕێ وا باشتر پێمان بڵێ ئایا ئەو ئازارە لە چ کاتێکا هەیەی نەخۆشەیە لە بەیانیاندا کە لە خەو هەڵەسێ ئازارێکی زۆری هەیە و ئایا ئەم ئازارە لە ناوەڕاستی پشتایەتی یاخود بەس لە کەلەکەی یاخود لە سمتی بەرەو خوارەوەە بەپی ئەوە ئەگەر لە بەیانیان نابێ و لە سمتیا بێ ئەوە احتیمال زۆرە ئازارەکە هۆکارەکەی جومگەی حەوز بێ بەڵام ئەگەر لە ناوڕاستی پشتیا بێ و بچێ بۆ هەردوو قاچی یاخود قاچێکی سڕبوونی لەگەڵا بێ بەڵێ ئەوە هۆکارەکەی پشتێتی باشە ئەگەر قاز لە کار بکەوێ بۆی پژێشەوە تاوان ئێمە ئەو حاڵەتێکی کتوپڕە حاڵەتی تەواریە وا باشترە ئەو نەخۆشە ئەو کاتی کەوای لێ هات ڕاستەوخۆ سەردانی پزیشک یاخود سەردانی نەخۆشخانە بکە و ئەمانە حاڵەتێکن نابێت دوا بخرێ
پشتگوێ بخرێ چکە مشکیلەکە زۆر گەورەیە وا باشترە بە زووترین کات چارەسەر وەرگێ واتە هی ئەوە نییە چاوەڕێی ئەوە خۆی باش بێ خۆت وەرزشی بۆ بکات ئەوان نەخێر باشە دکتۆر پرسیارێک تراتوە خانمێکە پێشتر دووجان بوو ئەڵێ نیوبەندیان بۆ کردوم جاڵێ سەر دوای مانگێکیش ئەو ئازارە لەو شوێنە ماوەتەوە لە کاتی هەستانە زۆر بە زەحمەت ئەتوانێت پشتی ڕێکاتەوە تاوان ئەویش کێشەیەکی باوە بەڕاستی دوای نەشتەرگەری بەکردنی نیوبەنج یاخود بەنجی نوێی ئەمانە لەوانەیە ئەکرن بە چەند بەشێکەوە بەشێکیان هەر خۆیان لە کاتی حملەکە ئازاری پشتیان هەبووە و بەشێکی زۆری ئەم ئازاری پشتە ڕەبتی هەیە بە دووگیانیەکەیەوە ڕەبتی نییە بە دەرزیەکەەوە بە شێوەیەکی گشتی کەم ڕەبتی هەیە پەیوەندی هەیە بە دەرزی بەنجەکەەوە دەرزی بەنجەکە هۆکارە سەرچێک ناخێر باش پرسیارێک هاتووە ئەڵێ پشتم کلسی کردووە چی بکەم جار پشت کلس بکە مەبەستی چی طبعا ئێمە لە ناو خەڵکە وا بڵاوە پشت لە دوو بەش پێکاتوە فەقەرات و ئینزیلا ئێمە کە ئاڵین فەقەرات کە خەڵک ئەڵێ لا ئەم وشەیەکی اجتیماعیە ینی لە ناو خەڵک خۆیان دروستیان کردووە گاڵێن فەقەرات ینی کلس ئەی دەمارەکان ئەو شوێنی کە پیاڕۆن ئەو تونێلە ئەو کەناڵی کە پیاڕۆن کلسی کردو و تەسک بۆتەوە نەخۆشەکە پشتێشەیە بێ و لە کاتی ڕۆشتنە قاچەکانی ماندووە بن ئەبێ دانیشن ئەمانە زیاتر بە نەشتەرگەری چاکە بن و ئەو وشەی تر کە خەڵک بەکاری هێنێ لە تووشی ئینزیلاق بووم کە خەڵک زیاتر لە ئینزیلاق ترسێوەگلۆی کە تووشی فەقەرات بوو بێ کە هەم دوو وشەیە لە وشەی توبینین وشەیەکن کە خەڵک خۆی دروستی کردووە ئینزیلاق بەواتای ئەوەیەت کە کڕگڕاگەکان یاخود خەپلەی نێوان ئێسکەکان دەرچووە ئەمەشیان شەر نییە نەشتەرگەری بێ بە وەرگرتنی دەرمان وەرگرتنی پشوو و لەگەڵیشیا دوای ئەوەی کە پشووەکە وەرەگرێت مەبەسمە ئیسراحەتە وا باشترە چارەسەری سروشتی وەرگێ بەڵام بۆ مۆزوعی فەقەرات یاخود کلس چارەسەرەکەی زیاتر بە پاکردنەوەیە لە ڕێگەی نەشتەرگەری نەشتەرگەری پرسیارێک لەسەر ئەم مەلەکردنە هاتووەڵە چۆن مەلە بکەین نەخێر ئەکرێتەوە سەر و کەسە ئایا خۆی مەلەوانە مەلا زانێ ئەگەر مەلە بێ مەلەوان بێت خۆی مەلە بزانێ هەموو شێوازەکانێ بێ ئەگەر هاتوو ئەو کەسە خۆی مەلە نەزانێ ئەتوانێت بە شێوەیەک بەس بەناو ئاوەکەی هەبڕوە ڕۆشتن بەناو بەڵێ باش ئەم کەسەی کە پژێشەی هەیە و مەلاکە تا چەندێک چاوەڕە بکە بۆی باش بێ ئایا لە یەکەم ڕۆژەوە هەست بە جیاوازی و نەخێت تا 6 هەفتە 6 هەفتەی ئەوێت بۆی بەتەواوی باش بێت بەڵێ بۆ ئەوی ئایا بزانین ئەم نەخۆشە ئیسفادەی کردووە لەو ڕێنمایانەی کە ئێمە پێمان وتووە ئەو چارەسەرانی کە وەریگرتووە ئەگەر هاتوو دوای 6 هەفتە ئەم ئازارە هەر بەردەوام بوو ئەو کاتە بێ گۆڕانکاری بکەین لە چۆنێتی وەرگرتنی چارەسەرەکانە باشە قسەیەک هاتووەڵێ من ئەمەلیاتم کرد و ئێستا زۆر باشم ئەڵێ نەشتەرگەری بەربڕی پشتم کردووە تۆش لەگەڵ ئەوەیە ئەگەر پزیشک بڕیاریە خەڵک نەترسێ لە نەشتەرگەری طبعا چارەسەری نەخۆشیەکانی بڕبڕی پشت ئەکێتەوە سەر نەوعی نەخۆشیەکە ئەگەر هاتوو کلس بوویان ئینزیلاق بوو ئەتوانی بە دەرمان چارەسەری سروشتی چارەسەر وەرگێ بەڵام ئەگەر هاتوو شکاوی بوو التیهاب بوو یاخود وەرم بوو وا باشتر نەشتەرگەری بکرێ و بەڕاستی نەشتەرگەری بڕبڕی پشت ئەو دێوەزمێ ئەو شتە ترسناکە نییە کە خەڵک وا بە خراپی ئێستا سێری ئەکات کە پێڵی تۆ نەشتەرگەری فەقەراتە ئەوێ احتیمالە نەخۆشەکە تووشی بارێکی خراپی تەندروستی بێ و نەتوانێت قەرار بە و شەر نییە هەموو ئەو کەسانی نەشتەرگەریەکەن لە ناو جێگای بکەون و نەتوان هەستنەوە و ئیشی ڕۆژانەی خۆیان بکەن چەندەها نەشتەرگەری کراوە و سپاس بۆخوا هەموو نەشتەرگەریەکان بە ڕێژەیەکی زۆر سەرکەوتوو بوون وەک لەوەی کە سپاس بۆخوا با فرای پرسیارەکانی تریش بکەوین ئەڵێ هەوای سارد بۆ پژێشە خراپە بەڵێ بۆ پشتێشە وەک وتمان بەشێکی زۆری هۆکاری پشتێشە هەوکردن یاخود تەشەنوچ ئەو کەلیمەی کە خەڵک بەکارێن تەشەنوجی ماسوولکەکانە بەڵێ هەوای سارد ئەگەر هاتوو پێشتر کەسەکە خۆی بە شێوەیەکی ناتەندروست دابنیشێ بژوڵێ قورسایی هەڵگرێ و لەگەڵیشیا هەوایەکی سارد یاخود لە جەوێکی ساردابێ بەڵێ ئازاری پشتی بۆ ماوەی چەند ڕۆژێک خراپترە بێ باش پرسیارێک هاتووە توا جوابیشم بۆ وەرگرە ئەڵێ کە دانیشم ڕێکهستەکەم پشتم دوو کەرتە بێ ئەوەندەم ئازار هەیە لە کاتی دانیشتنە لە کاتی ژوڵەیە پەیوەندی بە بڕبڕی پشت بەڵێ ئەوە پێوتێ مکانیکال باک پێین ینی
ئازار لە کاتی جوڵەی فەقەراتە ئەمە سەبەبەکە یاخود شکاویەکە درزێکە لە پشتیا یاخود التیهابێکی سەوفان هەیە لە جومگەکانی پشتیا یاخود بیدایەتی ئینزیلاقە یاخود کەسەکە خۆی ئیشێکی قورسی هەیە و ناتوانێت زۆر ئیسراحەت بە مثلا ئیسراحەت بەخۆی نایە. باش لەگەڵ مەلەکردنا پیادەڕەوی تا چەندێک سوودی هەیە؟ هیچ کێشەیەکمان نییە لە شاخەوانی و بابەتانی هیچ کێشەیەکمان نییە بەش مەرجێک ئەو نوعی ڕۆشتن بە شێوەیەکی ڕێک بێ و لەگەڵیشیا بتوانێت قورسایی بە پێی وەزنی خۆی هەڵگرێ. پرسیارێکا تۆ بەڕاستی بەلامەوە سێرە هیوادارم سەردانی پزیشکی کردبێ چکڵێ ماوەی ساڵێکە لە چواری بەیانی تا حوتی بەیانی خەبەر مەکاتەوە ئازارەکەم لە لای کەلەکەی چەپم. وە گوتمان ئازارێک ئەگەر لە خۆش لە خەو بکات یان خودخەبەری بکاتەوە ئەو ئازارە وا باشترە سەردانی بەڵێ شتێکی جددیە و نابێت پشتگوێ بخرێ. ئێمە بە زیاتر ڕوونی بکەینەوە ئایا چ کاتێک ئازاری پشت مەترسیدارە ینی وا پێویستە نەخۆشەکە ئیهمالی نەکە. طبعا بەپی تەمەن ئەگەر هاتوو مناڵ بوو مثلا خوارد 15 ساڵ یاخود کەسێک تەمەنی 50 ساڵە سەر و 50 ساڵە و پێشتر پشتێشەی نەبووە وا باشترە ئەمە سەردانی پزیشک بکە و کەسێک خۆی نەخۆشی درێژخایانی هەبێ مثلا نەخۆشی شێرپەنجەی هەیە هیچ شوێنێکی تر ئێستا ئازاری پشتی هەیە ئەمەش نابێ پشتگوێ بخرێ یاخود نەخۆشێک ئازاری پشتی هەیە لەگەڵیشیا لەرزوتایی هەیە یاخود شانە ئارەغە کاتەوە یاخود ئەو کەسە خۆی بەبێ ئەوەی هیچ نەخۆشیێکی تری هەبێ وەزنی دا ئەبەزێ یاخود نەخۆشێک لە شەوە ئازارەکەی خەبەری کاتەوە ئەمانە وا باشترە کە پشتگوێی نەخەن. ێگومان ئەم بەرنامە من زۆربەی کات سرم بەسەر مۆبایلەکەمەوە چکە ماشەڵا خەڵک دیارە پژەشەیەکی بەڵێ وەگوتمان کێشەیەکی زۆر بڵاو ینی لە دوای پەتاوە لە دوای نەخۆشی وەرزی پەتای دووەم هۆکاری سەردانیکردنی نەخۆش داهێنرێت بۆ لای پزیشک و نەخۆشخانەکان. زۆر باشە ئەڵێ من بڕبڕەکانم لە یەک نزیک بۆتەوە بەڵێ چی بکەم؟ ئەکەوێتە سەر ئایا تووشی ئازاری پشتی کردووە یاخود تووشی ئازاری قاچ و پێشتر چی کردووە مەسەن یەکێک ئیشێکی هەیە ئیشەکەی زیاتر دانیشتنە یاخود قورسایی هەڵگرتنە یاخود وەزنی زیایە ئەبێ ئەو شتانە چاکات و ئەنجا دەستکا بە چی وەرگرتنی وەرزشەکان و دوای ئەوە پشکنینی بۆ کرێ لە ڕێگەی گرتنی تیشکی تەنووریە و ئەگەر هاتوو دەمارەکانی زەختیان لەسەر بوو تەسکبوونەوە هەبوو و ئەو کاتە بە پێی دەرەجەی پلەی تەسکبوونەوە و کلسەکەی ئەو کاتە ئایا نەشتەرگەری بۆ کرێ یاخود دەرمان و بەرنامەی تری بۆ دانرێ. باشە هەم دیست پرسیار هاتوتەوە لەسەر وەرزشکردن جگە لە مەلە چی ترت پێ باشە بۆ پژەشە شێوازی خەوتن چۆن بێ طبعا بە یەکەم با بڵێن شێوازی دانیشتن ئەکەیتە سەر ئەوەی ئەم کەسە چەند دقە بە پلانی هەیە دانیشە یەکێک ئیشەکەی ئەوەی زیاتر لەسەر کۆمپیوتەرە یاخود سایقە وا باشترە ئەگەر هاتوو بۆ نیو ساعت ئەم کەسە ماوەی دانیشتەکەی نیو ساعت زیاتر بوو پێویستە لە دوای نیو ساعتەکە هەستێت تۆزێ لەشی خۆی بجوڵێنێ حرەکەیەک بەلەشی بکە و ئەبێت وا دانیشێ سەری و ملی لەسەر پشتی گۆشەی نەوە بێ ئەنێبێ گۆشەیەکی ڕێک بێ و قاچیشی بۆ سەر ئەرزەکە لە پشتیەوە گۆشەی نەوە بێ ئەی نابێ قاچ جێشکە یاخود خۆی زۆر بچەمێنێتەوە بەسەر مێزەکە و دووبارە هەم بۆ نووسنیش وا باشترە کە لەسەر پشت پاڵکە و تەبەنەوە بۆ کەسانی کە ئازاری پشتیان هەیە گۆشەیەک یاخود شتێک کەنە ژێر پشتیان ئەگەر لەسەر پشت بوون و ئەگەر لەسەر لاش بوون لەسەر لا خەوتن ئەبێ گۆشەیەک یاخود پشتێک شتێکی باریک بخاتە نێوان قاچەکانی لەژێر هەردوو ئەژنۆیە. باشە ئەگەر یەکێک قاچی سڕ بێ بەبێەوەی ئازاری پشتی هەبێ ئەمە شەرەگەڕێتەوە بۆ پشت هۆکارێکی باڵێ هۆکارێکی باوە قاچ سڕبوون هۆکارەکەی زیاتر ئەگەڕێتەوە بۆ پشت بە شەرتێ خۆی نەخۆشەکە مەسەن شەکری نەبێ نەخۆشیێکی درێژخایانی تری نەبێ کێشەی فەقەراتی ملی نەبێ پێشتر پتکەی مێشک لێی نەیابێ بەڵێ ئەوە شۆکارەکەی زیاتر پشتە. باشە دکتۆر لە مناڵە پژێشە ڕوایەت بەڵێ و حاڵەتێکی تەواریە ئەگەر پشتێشەیەکی بەردەوامی هەبوو لە خەوی بکە یاخود کارکاتە سەر جوڵەی قاچی بەڵام سپاس بۆخوا زۆر دەگمەنم حاڵەتە لە مناڵە پژێشەیەکە گەل لەرزوتای لەگەڵا بێ بەڵێ تاوان پشتێشەیەکە لەرزوتای لەگەڵا بێ هۆکارەکەی زیاتر التیهاب یاخود هەوکردنی فەقەرەکانە
مثلەن چی زۆر بڵاوە ئەمە هەمە ماڵتە زۆر بڵاوە تا دەڕوون سیل ئەمەش هۆکارێکی ترە بۆ هەوکردنی بڕبڕی پشت. ئەگەر هیچ پژێشەی هەبێ ڤیتامین دی بخوات یاخۆت بەپێی پێویست والله طبعا ڤیتامین دی بەپێی پێویستە بێ بخورێ مەرزێم پژێشەی بە ڤیتامین دی چارەسەر نەخێر هیچ پژێشەیەکێ وەرزشی نەوێت ئەوانی کە بیدایەت مەسەلەن کابرا تووشی حاڵەتێکی ڕووداوێکی هاتوچۆ بووە لە بیدایەتەوە کە سەردانی ئێماکە ئەبێ دەستنیشانی کەین ئایا فقرات یاخود ئەم بڕبڕی پشتی تووشی شکاوی بووە ئەمانە نابێت وەرزش بکەن ئەگەر شکاو نەبوو دوای 6 هەفتە ئەتوان بە شەرتێ ئازاری هەبێ. چی بکەین بۆی لە پژێشە بە دوور بێت؟ ئەبێ سەقافەتی تاکە کەسی زیابێ. چۆن؟ مەسەلەن کابرا وەزنی زۆرە ئەبێ کەمی کاتەوە، دانیشتنی بە شێوەیەکی ناتەندروستە ئەبێ فێر بێت ئەو ڕێنمایانە وەرگرێت کە چۆن بتوانێت دانیشێ، وەرزشکردن ئەمانە هەر هەمووی یارمەتی دەرن بۆ ئەوی کەسەکە کەمتر تووشی پشتێشە بێ. زۆر باشە دەستخۆشی لە بەڕێز دەکەین. دەوارم کە توانی بێتمان زۆربەی پرسیارەکان وەڵام بینەوە و لەم تەوەرانە و لەو جۆرە تەوەرانە ئینشاڵڵا بەردەوامی پێدەین بۆی کە لایەنی هۆشیاری تەندروستی بەڕێستان باشتر و باشتر بکەین. ومێدمان سەلامەتیە بۆ هەموو لایەکتان و خواتان لەگەڵ.